مزگەوتی قەڵای هەولێر کە لە سنتەری قەڵای هەولێرە تەعاان مزگەوتی گەورەی پێ دەڵێن چکە قەڵات تقریبن دوو مزگەوتی تری هەبووە ئەو مزگەوتی گەورەی پێ دەڵێن مزگەوتی گەورە لە سەرەتاکانی لەگەڵ دروستبوونی قەڵاتدا ئەو سنتەرە بە درێژای مێژوو پەرزگا بوو بۆ هەموو ئاینە جیاجیاکان. ڕاستەخۆ پێشەوەی ببێت بە مزگەوت ئەو شوێنی کەنیسا بووە لە هەندێک سەرچاوە هەیە کە دەڵێ کەنیسا بووە لە هەندێک سەرچاوڵی لە سەرەتاکانی دروستبوونی کەنیسەکان کەنیسەش لێرە دروست بووە ینی ئەوانەی کە لە سەرەتاکان دروستبوونی کەنیسە بوو. بەڵام ئێمە کە کنۆپشکنیمان کرد لە چواردەوری ئەو مزگەوتە لە مزگەوتەکە خۆینە هەندێک پاشماوە دەرکەوتووە کە لەوانی پاشماوی هەندێک پەرزگای زەردەشتیش بی کە هەندێک پارتە دۆزراوت کردی بۆ ئەو سەردەمانی کە حکمی گشتی لە هەموو قەڵات زەردەشتی بووە وەکو ئاینێکی ڕسمی بەڵام ئەوەی کە بەڵگەی ڕاستەخۆیە کە پێشەوەی کە بێتە مزگەوت شوێنێکی کەلیسا بووە